باشە ئەو کۆمۆنیستی کە بایکۆ دەکا خۆی چی کرد سوالەکەوەیە باش ئەوە ئێمە غەڵەتمان کرد بەس ئەو خۆی بایکۆتی کرد و کۆمۆنیستەکەی 24 عیارە چی کرد ئایا بایکۆت هیچی گۆڕی حتا بە زۆریانێ خۆیان بۆ خەڵکەیان ڕاکێشن کە بەشداری نەکردووە لە هەڵبژاردنا بابە خەڵک میکانیزمی خۆی هەیە خەڵک چاوی لە منطقی هێز و گۆڕانکاریە وەختێکە ئەبینێ هیچ ڕێگا و دەرەدانێکی نییە و بێ ئومێدەن ئەزعف ئیمانی ئەوەیە کە بڕوا لە ماڵەوە دانیشە و دەنگنەیە بەڵام ئەو کاچی بایکۆت و کۆمونیستە 24 عادە لە یەک مانگی ڕابردووە چی کردووە چ تەزاهورێکی بەڕێخست کە عادەتەن کۆمونیستەکان جەسوورن ئەگەر کۆمونیستەکەی ئەو جەسارەتی هەیە چی کرد لە مەیدانی شارەکانە چەند میتینگی کرد چەند سنووقی دەنگان و بنکەی تێکدا بە بڕۆی من ئەم قسانە بەس بۆ تەسکینی دڵی ناوایی دەروێشانەیە ئەمە سیاست ناکە ئەمە لەسەری ئەوەی کە خۆی باوەڕی پێێتی تر پێی وایە ئۆتۆماتیکی لە ئەرزی واقعا بێ بە کردەوەیەک و جەماوە لە دەوری هەڵەخوێ بۆیە من پێم وایە ئەم قسانە جگە لە توانج نایەوێ منطق بگرێ من ئەوە چەند دقەیە قساکەم منطق بازەکەم کۆمونیزمبوون شتێک نییە کاچی بایکۆت چی بۆ نمونە تۆ بە منی بدەیت کۆمونیزمبوون لە کردەیەکی واقعیە هەوڵدانە بۆ خەباتێکی سیاسی کۆمەلگای پێشۆڕژێر بکەیتەوە خەڵکی پێ هوشیارکەی پێی ڕێکخراوکەی نوێنەرایەتی سەفی سربەخۆی ئەوان کەی